خۆشەویستان دووبارە سڵاو بەخێر بێن کاک قادر بەخێر بێ کلتم خان بەخێر بێ هیوادارم ئینشاءڵڵا بتوانین لێکتان نزیک بکەینەوانێ بتوانین ڕێگە چارەیەک تروسکایەک بدۆزینەوە بۆی خێزانەکەتان بە یەکگرتووی بمێنێتەوە و تووشی لێکترازان نەبێت. با لە جەنابتەوە دەست پێ بکەین کلسوم خان فەرموو. سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ بەرنامەکە و کاک دکتۆر کێشەکەی من ئەنی باسی خیانەتە لەوە چێ زۆر کەس تووشێ و حاڵەتە بوو بێت. ئەم مێردەی من یعنی ئەمە ئیشی یەکەم جاری نییە خیانەتم لێکە چەند جاری تر خیانەتی لێ کردوم و من لێ خۆش بوو چونکە وعدیا بوو یعنی دووبارەی نەکاتەوانێ بەس هەر یعنی چۆتەوانێ سەر ئەو حاڵەتە. یعنی من ئێستا سوورم لەسەر قسەکەم دوو ڕێگەیان ئەو تابێ من تەلاق بەیانە بێ ماڵەکە جێبێڵێت و مەسرەفی مناڵەکان کە چکو من یعنی هیچ سیقەم بەو نەماوە چەند جار وعدی بە من ناوە و یعنی تر جێبەجێی نەکردووە لێشی خۆش نابم چونکەم چەند کەڕت لێ خۆش بوومە ئەو هەر چۆتەوە سەر ئەو ڕێچکە یعنی وازی لێ نەهێناوە شایانی لێ خۆشبوون نییە ئەو. فەرموو کاک قادر. کاک دکتۆر من ئەڵێم هەڵە بووم وەدان بۆیانم کە هەڵم و ناژڵێم هەڵە نەبووم بەڵام هەمووان نەزانن ئەوەی کە هەڵاکات مرۆڤە تەنیا خۆی گەورە هەڵە ناکە. من هەڵەیەکم کردووە و پەشیمانم لی و چەند جاریش خۆی ئاگادارە قورعانم بۆ خواردووە وتومە سوێن بەو قورعانە جارێک کە دووبارەی ناکەمەوە ئێستاش جارێکی کە سوێنی بۆ ئەخۆم و دووبارەی ناکەمەوە تەنیا لەبەرەوەی لەم بەڵایە ڕزگارم بێ. بەسی خراپن نەبووە لە نامەکانە دڵنیا بە کاک دکتۆر خۆ من پێشتر نەبووە خۆ من پێشتر بۆ جەنابیشتم باس کرد ئەوە سێم جارەکان تۆ لە کە نامەکانە نادوم نامەکانم لا هەیە ئەڵەی بەڵایی ئەو نامانەیش مەبەستێکی خراپم نەبوو ئەڵێ مەبەستی خراپم نەبوو. کاک دکتۆر من خۆم نامەکانم بۆ نردووی یعنی مەبەستی خراپی چی نەبوو یعنی هەموو پیاوێک دەتوانێت لەگەڵ ژنی خەڵکا و قسانە بکات وەڵام نامانەیەوە نییە یان لەگەڵ خێزانی خۆیان ژنی بێگانە من بەتەنها لۆمەی ئەم ناکەم یعنی ئەو ئافرەتانەش کە هاوسەریان هەیە ئێشتا لە ژێرۆ چەند خیانەت لە مێردەکانیانەکەن یعنی من چەند جار یعنی ئاگادارم کردوتەوەی لێشی خۆش بووم بەس یعنی ئەم شتێکی وای نەیەوە بە من قەناعەتی پێ بکەم یا باسێکە بۆ بجێڕمەوە چێ ینی شتەکەی سە بڵێن بەسەری هەن هاتووە ینی هەنێک کەس باوەڕ نەکە من بەسەر خۆم هاتووە ئەم دوجار پەیوەندی دانابوو لەگەڵ ڕەفیقەکەی خۆمە یعنی من لە دوو لاوە برینار بووم ئەم هەم هاوسەرەکەم یعنی خیانەتی لێ کردوم هەم ڕەفیقەکەشم کە وەک خوشکما بوو یعنی چەند جار هاوکاریم کردو یارمەتیم ماوە یعنی من خەریکە شێتە بم تۆ ڕەفیقی خۆ بێت یعنی حەز لە کەسێ بکە کە وەک خوشکی خێزانەکەی وابووە کەسێ نەدۆزیەوە ڕەفیقەکەی خۆی نەبێ بە قوربان. کاک دکتۆرجان من ئێستاش پێڵم هەڵە بووم با ئەو بە گەورەی خۆی بەس ئەم جارە بمبورێ بەس ئەم جارە بمبورێ بەڵێنی بێم ئەمە دووبارە نابێتەوە تەنیا لەبەر خاتری چی لەبەر خاتی ئەو مناڵانە با بە هەڵەش لە من تێ نەگەن ئەوانیش بە نەوعێکی تر نەزان و بە هەڵە لە من تێ نەگەن. کاک دکتۆر گیان هەڵەی چی یعنی ئەو خۆشی باس شەزانێت چەند جارم خیانەتەی کردووە یعنی چەندها بەڵگە هەیە ئەگەر باوک بووە ئەم بۆ مناڵەکانی باش بووە خیانەتی لە ئێمە ناکرد باش ئەگەر من بوومایە خیانەتم لێ بکردا یعنی ئەو چیە کرد ئەو قبوڵێ کرد. کاک دکتۆر خۆ بخۆرە شوێنی ئەو کاک دکتۆر ژیان ژنجیا و پیاوجیات و ئەبێ خۆ حسابی ئەوە بکەی لە چیا جیاوازن ینی بۆچی جیاوازن ئەڵە ژن و پیا جیاواز لە چیا جیاواز خیانەت کە ئاتیاتیە یعنی لە چیا جیاواز یعنی چی ژن بیکا و چی پیا بیکە ئەو هەر خیانەتە بۆ یعنی ئافرەت یعنی ژن بەشەر نیە یعنی هەست و سۆز و کەرامەتی نییە ئەخر ئەم قساناکات بەخرد ئەو بەردەوامەوە بە غەڵەت لێم تێگە من مەبەستم ئەوە نییە یعنی مەبەستم ئەوەی ئەڵم ژن و پیا و جیاوازیەکەیان لەوایە من ننکەم بەڕەحمەت بە زۆر جار قسەیەکی بۆ باسە کردم مەیوت ئەگەر کوڕەکانمان شوێک تا بەیانی لەبەر دەرگا بخەون هیچ کێشەیەکی نییە بەڵام ئەگەر لە کچەکانمان لەبەر دەرگا بمێنێتەوە ئەمە بەڵایەکی گەورەیە بەسەرمە یعنی مەبەستم ئالەوەیە کە ئەڵم جیایە لەو بابەتە یعنی خۆ مەبەستم ئەوە نییە کە بڵێم ئەمە جیاوازیە ئەمە لە ڕەگەزاوم نامە ئەو ژنەوە ئەبێ شتێکی تر بێ من پیاوەمە بێشت نامە بەستم لەوە نییە یعنی ئەڵم ئەو جیاوازیەکەمان لەوایە.
عنی ئەم باسی چی کۆمەڵگێکە کاک دکتۆر گیان ینی خی گەورە جیاوازی ناکات لە زینای ژن و پیاوە ینی هەردووچیان وەکو یەک تاوانبارن آخر ئەمە بیرکردنەوەیەکەیەتی ئێمە بۆیە حاڵمان گەشتووە بەم ڕۆژە فعلا کەسێک ژن بیە پیاوە بێ خیانەت کە یاسای خوا عەدالەتی وەکو یەک سەیریانە کاک دکتۆر بۆ خاتری خوا خۆ من زینام نەکردو بۆ خاتری ئەڵڵا نانا زینام نەکردوە زینا شەڕت و شروعی هەیە نانە کاک دکتۆر بەس ئەو مەبەستیەوەی خیانەتە ژن نانە کاک دکتۆر خۆ من ئەزانی چی ئەمە چییە من تەنیا نامەم گۆڕیوەتەوە لەگەڵ ینی ژەگە تەنیا نامی بگۆڕیایە کاک دکتۆر خۆ من ناڵم مۆبایلەکە ببینە لەگەڵ پیاوەکە عیلاقەی هەیە کاک دکتۆر من ناڵم غەڵەت نەبووم ئەڵەم غەڵەتم تا سەر ئێسقان 100 جار غەڵەتم 1000 جار غەڵەتم بەڵام ئەو نەیگەێنێتەوە ڕادەین بڵ من زینام کرۆ خۆ من زینام نەکرۆ خۆ من تاوانێکی نەگەورەم نەکرۆ ئانی ئەو ئەتوانێت لە من خۆش بێت لەوەیە بۆ لی خۆش نابێ خاتون جاڵە من زینام نەکردو قورعانە بۆ خۆم کە هەر نامم بۆ نردووە تاوانەکەمەوە گەورە نییە ئەڵێ ئێمە مرۆڤین هەڵاکەوە خۆی زۆر گرنگە کە دان بێ اعترافە بنێ اعتراف فەزیلەیە شتێکی زۆر باشە بەس نییە نکۆڵی لێ ناکە ڕاستە کاک دکتۆر ینی ئەم هزار جاری تر قورآن بخوا من دڵم لێی پاک نابێتەوە هەر لە بەرچاون ڕۆژ وهانێ کات ینی ترسیقەوە هەڵێک کە شوشە بشکێ چا نابێتەوە ینی متمانە و سیقە ژوایە ینی کە کەسێک لە دەستیدا تەواوی تر تۆ دڵێ ناچێتەوە سەر ئەو کەسە